گەنج و گۆڕانکاری ئەگەر سەیرێکی پێناسەی گۆڕانکاری بکەن چێنج بکەن لە خوارەوە ریپلی سەمسین و سەمسین ئێلس پێناسەیەکی گرنگە بارەسەر و پێناسەیە متفق بین اینجا کاتوانین سوود لە سیمینارەکە وەرگرین شتێک بگۆڕی بە شتێکی تر شتێک کە پێشتر هەد بووە وەکو کۆن شتێکی تر بخەیتە نوێەوە شتێک کە پێشتر پێی ڕازی نەبوویتە شتێکی باشتر و چاکتر بخەیتە شوێنەکەی شتێک کە پێشتر بە دڵمان نەبووە و لێی ناڕازی بین شتێکی باشتر و چاکترمان کردبێتە گوێ ئەو کەوەی ئیشە سەقەتەکەی ئێمەی ئەندامەکان وەکو ئەڵێت خەڵکی حکوومەتی هەرێم نا لە هەموو حیزبەکان بێزارین دیسانەوە بە هەڵبژاردنە بە هەرچیە بە چەپڵە لێدانە دیسانەوە هەر هەمان تاس و هەمان حەمام و کۆڵە کوردەواری وتەنی دێنینەوە سەر کار یان بۆ نمونە تەسەڕوفاتێکی هەڵەت هەیە تەسەڕوفاتێکی هەڵەت هەیە ئوستوبێکی هەڵەت هەیە بەڵام ڕەنگە ئەوە لابدەی بەڵام بەلایەکی ترەوە وازی لە جگەرەیە ناوە کاک تۆ لەخوا بەزای بە سێ مانگە وازم لە جگەرە ناو بەس وڵایی نێرگەلا خۆم جاجار هەفتەی جار هەر جەلسەیەکی نێرگەرە و کوایسی چل جگەرت خواردبێ ینی سوز لە قەباحەت خراپتر کەواتە نەتوانی و ئیسفادە بکەی کەواتە وازی لە هەندێک برادەرێ ناوە سەرەکەی چووە بۆ هەندێک برادەری تر کەواتە تۆ نەتوانی گۆڕانکاریەک دروستکەی بۆیە پێناسەی گۆڕانکاری بە لە پێناسەکەەوە دەست پێ بکەین تکایە کاتێک کە دەڵێت تەغییر کاتێک دەڵێ گۆڕانکاری کاتێک دەڵێت چێنج دەبێ هەندێک شت پێشتر هەبوو بێت چکە تۆ گەر هیچت لە ئارایە نەبی ها گەنجێ بەڕێزەکە ئەکتۆر خۆ بە قسەی زل نابێ ڕیبات لە من قسەی تێرەکەی کاکە تۆ پێشتر هیچت لە هەمبانیان نەبوو ئێستش ئەگەر سەد تریشت هەبێ هیچت هەر لە هەمبانیان نەبی هیچ دروست نابێت نەخێ نە وتارت گۆڕێ نە سیمینارت گۆڕێ نە دینت گۆڕێ نە ژینت گۆڕێ نە زانکۆت گۆڕێ نە پەیمانگات گۆڕێ چکە تۆ گەر هیچت لەبارە نەبێت باوەڕ ناکەم تۆ بتانی شتێکی باشتر و چاکتری بۆ بکەیت تۆ دەبێ ئەساسیەکە بێت وەکوایە برادێک بڵێ من خانوویکی دەقات دروست دەکەم ئەیکوا خانوو تێنە وەڵا بەس عەرزەیەکم بنێ من دەقات ئێستا دروست دەکەم کەواتە تو خۆی ئەرزەکە موهیمە خۆی ئەساسەکەی موهیمە خۆی بنتەمەڵ و بنچینەکەی گرنگە بۆیە بنچینەکە کاتێک تۆ دەبێت هەندێک شتت هەبێت کە ئەمڕۆ من و مامۆستا هەوڵەدەین ئیشی لەسەر بکەین دوای اینجا کە گۆڕانکاری تیا دروستە بێت ئەمە قۆناغەکانی تەمەنی ئێوەیە تەمەن تەغییر لابودە من و تۆ ئینکاریەکەین لەوەی کە بڵێن وڵان ناگۆڕی چییە غەسبەن لەسەرت ڕۆژ بە ڕۆژ تەڵەکانی قژت دەگۆڕێت ڕۆژ بە ڕۆژ چرچەکانی دەموچاوت دەگۆڕێ ڕۆژ بە ڕۆژ هۆرمۆناتت دەگۆڕێ ڕۆژ بە ڕۆژ باڵا وە کۆڵە شکل و شێوە وەزنت دەگۆڕێت کەواتە بۆ معلوماتی جەنابتان گۆڕانکاری تا ڕادەیە گۆڕانکاری شێوازێکی لە ڕووی فیسیۆلۆژی و لە ڕووی تەندروستیەوە دەگۆڕێت بەسەوە ئازایەتی لە من و تۆیە هێواش هێواش بگۆڕێن نمونەتان بۆ بێنەوە خزمی من هەیە دەیانوت بە گەنجێتی زۆر خراپ بووە چۆن قسەی بکرد دایوت بێن بۆم سەرت پانکەمەوە وا لە مناڵەکەم وا لە خێزانەکەن قەدەری خوا گەشتە 55-56 ساڵ جەڵدە سوکە جەڵدەیەک لێیدا بوو بە ماستی مەیو مامۆستا ماست دانیشت بە قوربان و بە ساقا سبحان الله سبحان الله بەردەوام ئەمەی لە دە ساب و زکرێ کرد و پێشتریش چوختی پێشتری شەرفرۆش پێشتر بەس بەڕۆزم دوایەوەی کە لە جێگای کوڕە جوانەکەم وەرە ماچێکم بەرێ تۆ پێشتر بۆ ماچت نەکرد کەواتەوە گۆڕانکاری نەبوو یعنی من لە ژنەکەی خۆی بیستوتی ئاوا سەیری مەکەن بەخوا بەرازێ وەختی خۆی نییە بەهاتایە بەسەریا دۆشاوی تێکەڵەکەن ئەمە بە نەس لە ژنەکەی خۆی بیستومە دوای چی دوای گۆڕانکاری جەڵدە پێتی گۆڕی دوایەوەی گۆڕانکاری بۆ نمونە مەسەنن لەسەر دەستی ئافرەتێک تووشی کێشە بووی دوایەوەی گۆڕانکاری لەسەر دەستی کوڕێک تووشی کێشە بووی دکتۆر 6 مانگیشە مۆبایلم نەگرێتە دەستم بەڕاستی تووشی بابەتێکی سۆزداری بووم خەریب و سەری تێرم دوایەوەی خەریب و سەری تێ بنیت و اینجا کە مۆبایلت فڕێداوە دوایەوەی کە دەرەجەت نێناوە دکتۆر وڵایەتی بەتەمام لەمە دوای پیاو بم بەڕاستی وەزعەکەی جاران قبوڵ ناکات دەرەجەت نێناو لە مەحەدێ وەرگیراوی اینجا دەی بە منەڵی وڵا دکتۆر ئەچمە پەرستاری بشکم لێەوە لە زانکۆ وەرگیرم چکە زۆرم حەز لە زانکۆ پێشتر بە چوختەتی ژیانم بەڕێکرد دوای چی دوایی کە تۆ لە دیبلۆمی وەرگیرای بە ئاسانی ڕەنگە نەبکرێ بە بەکارورەسووە کۆمەڵێ پارە و کۆمەڵشتی بێ کاتە دەبێ ئاگاداربی گۆڕانکاری زەمن پێتە گۆڕێ کوردەواری ئەگە دوو لە ڕووی جەنابتان شتێکە لە شەقی مێژوو ژیان جاری وایە پێتە گۆڕێ جاری وایە مناڵ پێتە گۆڕێ مناڵ پیاوی وایە ناگۆڕێ هەتا هێواش مناڵ تۆزە دەستی دارەگرێ لە شوێنێک باسییان کرد ناسایەکمان باتی وتی زۆرم پێ ناخۆش بووتی دەستی بەرکەوتی دەستی گرت کوڕەکەی هەر خۆی بینی وتی مەشەدەکەم بینەوتی باوە ئەمە جارانی نییە دەستت داگرە من خۆت شۆڕکەیت و ڕۆشیت و دانیشکە تەواو هێزت نەما تاقە نەما بەڵێ کوڕەکەت ئێستا 17 ساڵە بۆی هەیە بکێشێ بەسەر تا بۆی هەیە دەستت بگرێ و دەستت ڕاوەشێن و تووشی ئینزلاق و سەوفانی ملیشت بکە کەواتە دەبوو تۆ پێشتر بگۆڕایتەیە ئیتر بۆ هەموو شتەکانی تر بۆیە تکاتان لێ دەکەم گۆڕانکاری ڕووەدا ئەوە وەکو گەنج ئەمە لە دکتۆری براتەوە 100% گۆڕانکاری ڕۆدا ئازابی تۆ پێشەوەی گۆڕانکاری ڕوو بدات
یعنی من ئەڵێم تۆ هەندێک ئافرەتێ بە هەموو کەس ڕازی نییە لە دوای 30 ساڵەوە بەس قژی پێوە بێت لە هەنێک کوڕ هەنێک کەس تۆ بوو پێشتر بگۆڕایتە هەنێ نەفەر هەیە بۆ نمونە مەسەن ڕەنگێک باوەڕی بە دینداری و ئەوە نەبێت هەتا نشوستێک ڕۆدا اینجاکە من سۆنەری بۆ کە منم سبحان الله سبحان دایکم دەبست بە کاکتۆر حەزەکەم دەبم بە ذکر بێت تۆ دوای گرێک لە سنگ تا دروست بوو و شێرپەنجەیە و چۆ بۆ بنی باڵت و توانە بێت لای دەیت و بێ علاجی کیمیایی وەرگری اینجا سبحان الله بۆکەی تۆ پێشتر سەر بکدا بە سوژدەی خوایە و کۆڵ سەر بکدا بە فەرزی خوایە کەواتە دەبێ ئاگادار بن وەکو گەنج ئێمە ئەمڕۆ جەنابتانمان کۆکرێت تۆ دەمانێت پێت بڵێن دەڵێن ئامان 100 ئامان ئێمە لە 41 ساڵی من 40 مامۆستا ڕەنگە 50 بێ و بەڕێ مامۆستا مناڵت کەمەوە گەنجت نەکەمەوە 35 ساڵ بووە نمونە مەسەن ها ئێمە لە ئێستا هەنێ شت هەیە ئەمەی کەمە بۆ تۆی باسەکەم بە جددی تەمەنامەکە لە 20 ساڵێ بمزانێ بەڵێ تەمەنامەکە ئەمە لە قۆناغی پێش سەرەتای زانکۆیە بمزانێ لە پێش زانکۆ لە پری یونیڤەرسیتی لە قۆناغ پێش زانکۆ بمزانێ بەڵام نەچۆ بچێ خەڵکیەکە ئەیدا بە گوێی تۆیە ئاگادار بە چۆن بتوانی گۆڕانکاری دروستکەی کەواتە هەنگاو بە هەنگاو دەڕۆی لە مناڵیەوە هەتا بۆ پیری هەمووی دەڕوات بەڵام ئافرین بۆ ئەوەی کە زوو دەتوانێت فریا بکەوێت و بتوانن هەنگاوەکان مەزبوط بێت کۆمەڵێ خاڵ بۆ جەنابتان لە چیا بگۆڕین دکتۆر ئەمە پرسیارێکی جەناب تەشتێکی باشە گۆڕانکاری لە چیا بکەین یعنی چوومە جاری وایە کتێبێک ڕەنگە 15-20 پەڕێکم لێ خوێن بێت تۆ بزانم بیزات خاڵێکی لێ بژێرم ئەم نەفەرە گۆڕانکاری لە چیا کردووی تر لە هونەرمەندێکە لە سیاسیەکە لە کۆمپانیایەکە کە سەرکەوتوو بووە لە یەکێک دوای شکست سەرکەوتوو بووە یعنی سەکسێس ئەفتەر فەیلەر بە تایبەتی ئەگەر لە گوگڵا سێرچی بۆ بکەی زۆر خاڵی جوان تەداتێ خەڵک لە دوای فەشەل چۆن سەرکەوتوو بووی تر لە بواری دینداریە لە بواری دەعوەیە لە بواری کاسبیە لە بواری تیجارەتە لە بواری خێزانە هەر ئەوەندە لێ بدەی بۆ نمونە مثل سەکسێس ئەفتەر فەیلەر اینجا بۆنە in marriage success after failure in بۆ نمونە in business success after failure بۆ نمونە هەر ئاوا لە گوگڵا سێرچی بۆ بکەی زۆر شت بۆێنێ کە خاڵە مەقالێ سیمینارە کتێبە لە خاڵە لە خاڵەکان کە گرنگ و مهمە بۆ ئێوەی گەنج بریتێ لە بیرکردنەوە ئێوە لە بیرتان نەچێت thinking لە بیرکردنەوە بنچینەی هەموو گۆڕانکاریەکانە ئەبێت چەند گەنج هەبێ ئەمڕۆ ناتوێت تێدی بڕوا بە سەعاتێ لە مەسەلە چۆن لە ژیان مەگۆڕێ ئەبێت چەند کەس هەبێ قەنەعەتی وابێت کتێب کوا ژیانە گۆڕێ ئەبێت چەند کەس قەنەعەتی وابێت خوێندن فشەیە و دەرەجەی نەهێنا و ئێستا کێ پەشیمانە ئەبێت چەند کەس قەنەعەتی وابێ کۆمەڵایەتی بوون بۆ نمونە ڕۆڵی نییە بۆ ژیان و بەڵام سەرەکەی باجەکەی داوەتەوە ئەبێت چەند کەس بیرکردنەوەی سلبی هەبێ بۆ نمونە قەنەعەتی وابێت کە بۆ نمونە مەسەن ئەگەر کەسێکی بینی لە چکی سەر نەبێ ئەمە خراپە یان ئەگەر لە چکی لەسەر بێ ئەمە باشە کە ئەمە بیرکردنەوەیکی هەڵێ و سەقەتە و زۆر جارێ ئەمە لە کوردستانی خۆمانە عایلە و خانەوادەکان کچەکان کوڕەکان باجەکەی دەن ئەبێت چەند کەس بیرکردنەوەی وابێ قەنەعەتی وابێت تەنها پارە دروست دەکات مێشک ناتوانێت پارە دروستکە brain the power of the brain ئێستاکی کە زۆر جا من سیمینارەکان وتومە کە زۆرێک لەسەر چاوە زانستیەکان دەڵێت success in 21 century سەرکەوتن لە سەدەی 21 ئێستا هەموو ئیتیفاق و متفقە لەسەر ئەوەی کە power of the brain زۆر جار لە power of the money گرنگترە پاوەڕ دەبڕاتان بێ هەر بۆ خۆشی بۆ تاریگەرمە ڕەنگە دوای لەم ڤیدیۆش بیستێ برادێک دێنێتی کاکتۆر دە 15 دەفتەرێکمێ بەخوا گیارم دەرچوو بە زەکات خێر تەگاگەر ئیشەکە بوو پێم بڵێ هەر ئەوەنە زەکاتەکەی دەرکاو ماگانە شتێکم دەستکەی وعد بێ مشکلە نیە کێشەم نییە هەر بڕوات بیاری خەڵکێ لەم شاری سلێمانێ power of the brain یعنی ئەمە پارەی بەدەستەوە ئەوەی گەنجەڵە بەخوا گەردوو دەفتەرم هەبووایە بۆ خوا یەک بەزمێکم ئەکرد نییە ئەم سلێمانە ماوە خوڵانە نازانم چۆنێ خولێرێتەوە نەوەی لەسەر دانێت چیەکە من ئەڵێم بڕوات بێت دوێنەیان پێرە بووە کێشەی ئەوەیە کابرا ڕەنگەی تر پارەی تۆڕی چۆن بۆی بەجێماوە لە میراتیە عەرزەی فرۆشت و عەرزیان لە لادێ فرۆشت و چۆنە خۆ عافێتی بێ قەیچێک خۆ من نەزانم بە حەڵاڵی دەستی کەوتووە بەڵام the power of the brain ڕەنگە ئێستا نەزانێت لەم ئەزمەیە چۆن بتوانێت پارەکەی بەکاربێنێت کەواتە زۆر جار هێزی وشە و هێزی بیرکردنەوە بڵێن یاخود ئەرێنی بوون و شێوازی بیرکردنەوە هۆکارێکی زۆر گرنگە بۆ سەرکەوتن کەواتە خاڵی یەکەم تکانە دەکەم بیر بکەرەوە بیرکردنەوەکانی تۆ دەتوانێت ژیانت بگۆڕێت من دەڵێم دوای ئەم سیمینارە جیاواز بیرکەرەوە بیرکەرەوە سێستا بە ڕێزێک تەلەفۆن پێش ئەم سیمینارە پرسیارێک لێگوتی دکتۆر کە دەنگەدەنگێک یان زیقەزیقێک یان خرمەخرمێک ئەبیستمی تر نییە مندا لە جیڕەن تووشەوێت زۆر بێتاقەتە بم تۆ توانی بیرکردنەوەت بەرامبەر بڵێ ئەو خەی چەند مۆسیقای خۆشە وای چەندین هەیە ئاوا لە دەرگاکە یان لە قینەکە لە تەختێکەکە تۆ خەریکە گیان لێ دەرچێت وەرە چێژ لەمە وەرگری وەرە وا بیرکردنەوەت بگۆڕەکەمە چییە وەرە بیرکردنەوەت بگۆڕە کە قەنەم مەسەن گەنجێک لەو دوایەوە قەنەعەتی وایە ئەگەر بۆ نمونە مەسەن ئەگەر برادەری لەگەڵا نەبێ بچێ بۆ زانکۆ پەیمانگا ناتوانێت بچێ بۆ خانەقین بخوێنە ناوی لەوێتە تۆم بیرکردنەوەی بگۆڕە ئەو بەڕێزەی ترڵێ کاکتۆر ئەگەر بۆ نمونە مەسەن من زانکۆم هەیە بەکارەڕستم هەیە کەی ئیستەهی ئەوەی عارەبانێک دارم ئەم بیرکردنەوەی بگۆڕە
من خۆشبەختم لەلایەکەوە خۆشبەختم کە خەڵکێکەیە بیرکردنەوەی گۆڕیوە بەڵام لەلایەک شەوخەفەت بۆم حکومەتی هەرێما خۆی وەڵڵاهی ئەم بەیانەیە گوێم لێ بووە و بیستومە بە دۆکیومنت بیستومە کە ماڵێک کێژنەکە و پیاوەکە مامۆستان لەم شاری سلێمانیە لە ماڵی خۆیانە کولێرە دروست دەکەن و تەنسیقیان کردووە لەگەڵ دوکانێکە کولێرەکانیان بۆ فرۆشتێ و کولێرە و نان ناوەشکێنە و مامۆستا ئەم نانساجوینە لە ماڵی خۆیانە دروست دەکەن و ڕۆژانە 10,000 15,000 ئاوا پەیداکەن تەنسیقیان کردووە لەگەڵ مارکێتێک دەستی خۆش بێ ئەمە دوای عقلێت گۆڕینە ئەمە گۆڕانکاریە لە بیرکردنەوەیە قەناعەتی وان نییە ئیتر بە دیارە مەعاشی حکومەتی هەرێم و دانیشتەوە تا مردن بە قوربان و بە ساقەی حکومەتە بێت قەناعەتی وان نییە ئیتر ئەگەر مەعاش نەهات لە برسا بمرێت قەناعەتی وایە بەڵێ دەکرێت گۆڕانکاری بکەم خۆزگە بە خۆزگایە 15 ساڵم گۆڕانکاری هەبووە پێشستا ئێستا لەواچی ئەم برادەرە ئەم ژن و پیاوە خەجێخانەیان هەبووە مامۆستا دوکانێکیان هەبووە وەکو خەجێخانە نانساجی و ناوەشکێنە و کەلانە و نانی دەستی و نانی تیری و ئەنوە ئەشکاشتیان دروست کردە ئێستا تازە بە تازە کەش برزە بوونە مەعاش نییە و ئیشە کار نییە و کۆڵێنەوە سلفەشیان لەسەر بێت لە ماڵ و بیریان لەو کردووە کە چۆن بتوان گۆڕانکاری خوانێ بڵێ ڕۆژانە ڕۆژ وایە 15,000 ڕۆژ هەیە 20,000 ئێستا خەریکە بەتەماین هەنێ سپۆنسەری تریش پەیداکەین هەنێ دوکانی تریش بۆ پەیداکەین سپۆمان ساغەکاتەوە زۆر باشە عقلێتە کەواتە لایەتان نەچێت بیرکردنەوە گۆڕین بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیم ئەم کتێبەی ڕیچارد کێمپلەر نازانم خوێندووتانەوە یان نا یاساکانی بیرکردنەوە ئومێد دەکەم بیخوێنەوە کراویشە بە کوردی پێم وایە 96 یاسایە 99 یاسایە شتێکی وایە یاساکانی بیرکردنەوە 100 یاسایە ڕۆڵەجان 250 300 لاپەڕێ بەس نەفەرم خاڵە من ئەتوانم 100 سیمیناری لەسەر حاضر کەم هەر یەکەی 10 دقە و 5 دقە بەس تۆ بیخوێنەرەوە چۆن بیرکردنەوە بگۆڕم چکەوەش بە خۆی قسەیە تۆ بە من مەڵێ جا دکتۆر نا ئەم محاضرەی هەمووی دارین بۆ ئەمە ڕەنگە فریان نەکەوین بە 20 دقە 25 دقە بەڵام تۆ بخوێنەرەوە کتێبەکە ڕیچارد کێمپلەر بخوێنەرەوە یاساکانی بیرکردنەوە زۆر شێوازی بیرکردنەوە دەگۆڕێ بیرکردنەوە دەگۆڕێ بەرامبەر ڕەنگە بیرکردنەوە بەرامبەر بە ئافرەت بگۆڕێ قەناعەتت وانە بێ ئافرەت بەس یعنی ماقوڵ نییە تۆ ژنێک گەێنی بەس بۆ بستێک بەس دەموچاوی جوان بێتتر تەواو ئەی عقلی ئەی دڵی ئەی قۆڵی ئەی باڵای ورگی ئەنێرێ لەبەر لوتە تێمە چێ چاویشینە کوردستاندانمدا لە چاوشینی وە بە عەدەسە بە دوو وەرەقە بۆتەکەم بە نیکی کەریمی و هەیفاوابی و نازانم نانسی عەجرەم و بەزم و ڕەزمی و زەمان خۆمان ماڤیە بوو ماڤی و سپیلکان و بەزم و ڕەزم ئەمە چییە بە دوو وەرەقە بۆتەکەم معقولە تۆ حسابی بۆ ورگ و قەڵەوی نەکردووە حسابی بۆ عقلی نەکردووە حسابی بۆ دڵی نەکردووە حسابی بۆ باگراوندی نەکردووە ئەمە چیە بەس حسابی بۆ دەموچای کردووە کات تۆ نوکی هینە لوتی ئەڵێ نوقڵە نوقڵ کورە بابە بە 12 وەرەقەیسە بۆتەکە بە نوقڵ هەر لوتی هەر پێوە نایەڕبوو هەر بە حاڵ بەس بنتەمەڵەکەی یەڕمەوە بەڵام عقلەتت ها بیرکردنەوە جا بۆ کچیش وایە بۆ کچیش هەمان قسەیە بۆیە درێژی ناکەینەوە تکالێ دەکەم بیرکردنەوەکانت بگۆڕە when you change the quality of your thinking you change the quality of your life تۆ بەس شێواز و ئوستوبی بیرکردنەوەکانت بگۆڕە شێوازی ژیانت دەگۆڕێت بەس بیر شێواز تۆ ئەچی بۆ بازار قەناعەتت وایە بەس بیرکردنەوەت بگۆڕە بازار یعنی کتێبخانەی ئارا مەکتەبەی ڕۆشنبیر کتێبخانەی سارە سوێنە لەسرم نییە دوو گێڕە گۆڕێ چکە پێشتر هەموو جارێکیت لەسەرا و بەس نەزەر دەکرد نەزەری فۆردی و فاڵدی بەس ئاخ ئۆف سەیرە و بەرخە سێ و فڵانە هەتا ئەڕۆشتیتەوە جەڵدە لێ تێدا ئەچیتەوە بۆ ماڵە کۆڵی خەفەت خوا دەمە هاتی بۆ دارستاوەکە بۆ ئەسحابەس بینە بەس بیرکردنەوە بگۆڕە بازار یانی ئەچم بۆ شوێنێکە خۆم ئیسفادێ بکەم چیم داوە لە ئاخ و ئۆف و سەیکردنی خەڵکی سەیکە تەسەوور کە بەس ئەو بڕیارە چەند ژیان دەگۆڕێ وەڵا لەوە چی بچی بۆ بازار تا سعاتی وتری برا ڕستیارە نەما بەپەلە بڕۆم ئەوەنە مەشغوڵ بیت ئەسڵەن هەر نەزانی کاتەکە چۆن ڕۆی وەڵای گەندی شێ سعات سێوری چوارەکە چی بۆ بازار نەزانی چی بکەی هەموو بازارە گەڕێ بە نیم ساعت نەزانی دوایی چی بکەی مەجبوری بڕۆیتە چایخانەی دەستکەی بە چای خواردن لەبەرەوەی تۆ بیرکردنەوەکانت دەگۆڕێ بۆیە بیرکردنەوەت بگۆڕە ژیانت دەگۆڕێ گوزەران دەگۆڕێت